بە تێگەیشتنی من تەقیمکردنی کارەکانی ئۆپۆزیسیۆنی ڕابردوو ڕەنگە یعنی بەرنامەیەکی تایبەتی بوێ و تێگەیشتنێکی تایبەتی بێ، بەڵام بەدیدی من بۆ ئۆپۆزیسیۆنی داهاتوو کاری ئۆپۆزیسیۆنی نابێ بریتێ بێ لە کاری ئۆپۆزیسیۆنی کورد بکرێتەوە لە کاری پۆپۆلیستی و لە گوتاری شەعبەوی لە کۆمەڵگا. ئەمە یەک. خاڵی دووەم ئۆپۆزیسیۆن بوون لە ناو پەرلەمان تەنیا بایکۆتکردن و دەنگ هەڵبڕین و قیرەقیر نییە لە ڕاستیەوە، نابێ ئەمدی دەبێ. ئۆپۆزیسیۆن بوون لە پاڵ ئەوە دەبی ئۆپۆزیسیۆنێک بی هەڵگری ڤژنی دید و ئایدیایەکی جیاواز بی بۆ دەسەڵات لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی ماف و ئازادیەکان، لە ڕووی تەنانەت ئالیەتی ئیشکردن. ئەگەر ئۆپۆزیسیۆن بوون تەنیا لە ئاستی شکلیە، لە ئاستی سەطحیە کورد بکەیتەوە، بە تێگەیشتی من نائومێدی دروستەکە و بەم شێوەی ئێستا دەبینێن ئەو هێزانەی کە سەرڕای ئەوەی کە هەڵی گەورەیان کرد و ئینتیهاکی گەورەیان بە مافەکانی مرۆڤ کرد، واقعی کوردستانیان گەڕاندەوە بۆ مرەبعی ئەوەل، جارێکی تر ئەوان دەسەڵاتیان گرتەوە دەست. من تێگەم لە ڕاستی ئەوان چۆن دەسەڵاتیان گرتەوەتە دەست و ئەوەی ئەوان ئەمڕۆ لە دەسەڵاتن لە ڕێگای هەڵبژاردنێکی نەزیه و پاک و بێگرد و ئەوە حەزمی ڕاستەقینی ئەوان نییە، ڕەخنی هەموو ئەو تێبینانە. بەڵام من پێم وایە دەبێت لە داهاتوو ئۆپۆزیسیۆنێک بێ کە هەڵگری دنیابینیەکی جیاواز بێ لەباری ئابووری، لەباری سیاسی، لەباری فکری، لەباری چالاکی مجتەمع و چۆن کۆنتاک لەگە مجتەمعەکە، چۆن پرۆژەکانی خۆی بە کۆمەڵایەتیە بکاتن، نەکرێت پرۆژەکانی لە ئاستێکی بچووکە بمێنێتەوە. بەدیدی ئێمە تێکۆشان لە ڕاستی ئۆپۆزیسیۆن بوون لە خەباتی پەرلەمانتاری لەم جۆرە لە مۆدیلی باست کرد کاری ئۆپۆزیسیۆنی بەڕێوەبەرن. دیدی ئێمە وەکو حزبی شوعی کوردستان ئەوەیە کە کاری سیاسی و کاری با بڵێن هێزی سیاسی کە ڕنگدانەوەی لەدایکبوونی واقعی مجتەمع بێ، کە واقع دروستی کرد بێ، یعنی زەرورەتی باری بابەتی و مۆزوعی دروستی کرد بێ، وەزیفەی ئەم هێزانە تەنیا لە پەرلەمان کۆتایی نایە و تەنیا لەوێ کۆتایی نایە لە پەرلەمان کاری سیاسی خۆی چڕ بکاتەوە، دەنجی پێ بدە یان دەنجی پێ نەدا. ئۆپۆزیسیۆن بن بەدیدی ئێمە لە ڕاستی دەبی پرۆژەیەکی فراوانتر بێ بتوانێت ئومێدی گەورە بۆ کۆمەلگا دروست بکاتن. من تەمەنا دەکەم لە ڕاستیە، من پێم وایە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە دەبی ئۆپۆزیسیۆنی ئەم دەسەڵاتە بێ لە ڕووی ناجی سیاسی، لە ڕووی ناجی ئابووری، لە ڕووی ناجی کارکردن، دوور لەو مۆدێلە نیو لیبراڵی کە بەمانە سەرمایه‌دارەکەیە. من پێم وایە ئەگە کاری ئۆپۆزیسیۆنی تەنیا کورد بکرێتەوە لە ئاسی شکلیە و دووبارەکردنەوەی هەمان مۆدێلی نیولیبرالیزمی سەرمایه‌داری بێ و هەمان تێگەیشتن بێت لەباری فکری و لەباری سیاسی و ئابووریە، بە تێگەیشتنی من گۆڕانی نەوعی لە کۆمەلگا دروست ناکاتن.